سرتا بخير اللي كان علاقتها أنا قايد بخير بمثل شاو يموكو سنوري داودا جات لنا تشلوشر ديا هم تشلوشر ديا إجمان بس أرلداري وفلاحد وأمشتانية أم جارا إما أم حيوانات سالانة بخير وكين بجيبي جيان ما نصير أمية إم جا فلاحد سالانة زور جا سالية فلاحد دقين نايو زور سالية حيوانات كمان مثلا نجاحت نايرة برو بمجي زور من نايرة نجاحت نايرة باشني يعني قيمتنا يعني أمانة قشتي هي بس مثال باش الأخوة جا حيوان باشو أم وزع كورونا نختي بازار يسانا بازار زور باشا أم جارا يوم سالي دو جار أمرانا أبريد الشوكش شوان مايا بايز لما نو الروش شوكش بو مان دوان زويك تيدا سرما إم جازاقي تينو وشكا حل الجوالة إم جارا أول شيء لما بين جاي كي بينجو أو نايلا قشتي تيتو أول شيء برينا يجين وقتها برينا يجين برخيل جا جينو وجا برخيل أويكا بو أيك بو مروين حالي كده بو ما داش مثلا أول اللي هاوسية قالك بيرين هاوقلا يجين تو بربا بو إيش بربا توبا أم جارا نيرجش يجين داني يأتي على كل إفروشينو هو شواء ما جال ما مو شوية أم جارح حيوانش مثال إني مبني أم كورونا قيمتي نك بازارني إيش هذا أم برينيش إيش جاران خلق مرة جدا قديت أم مرة بخوا مرة شاق خوري زورة إيش خوريش ناقة إيش خوري قد الدنيا جين مثلا أي برينو خوري قد يكفل شيء ناقة جاران باري باشي سخوري فراغي مثلا جر أمانة أم سنوري أم موضعلك شيء أو خليكم يشوكاري ناو فلاحتش أجباران باشني فلاحت سالنا فلاحت باشنا أجباران باشني دائما بلاوي دايمش شرط نية بيوك سالي سالتو هي زور درجة أو سالتو شيء ناي والله حمد جان وكان جوكرش حمد جان وكان جوكرش استا لورزی بهار این و تا خارجی برینا کردنین حیوان برینوا و امش کپیه برینوا چاری پیالین لحنشون هورینی پیالین لحنشون برین بری پیالین ایتر لورزی بهار و خارج عشان كوتاي بهار أم حيوانات قال لك كوتاي بهار بيبرتو ويتوزع الدنيا قرم قال برو حيوانات سرماينة بيه وأبي أقدارش بي أو حيوانات يعني زعمانة بيه ويعني نبري لبروي شو نكى
برینەکەی چاک نابێ و ئەگەر زامارش بوو لە هەمان کاتە دەرمانی خۆی دەرمانی لێدەین یاخود هەنێ جار خۆڵەکەوەی لێدەنم خۆین خۆڵەکەوەی بڵێ ناو تەنور وەم شتانە و ئیتر ئەم حیوانە وەکو خەڵکی لادێ بژێوی ژیانی خەڵک لەسەر حیوانداریە و فەلاحەتە و ئیتر ئەم شتانەیە و ئەو حیوانە کە ئەیبڕیتەوە ئەو خوری لابەی لە ساڵێک جارێک کەمتر نەبێ هەموو ساڵێ ئەم کاتانە برینە دەکرێت و ئەم برینە ئەبێ تۆزێ وریاش بیلێی بۆی زامان نەبێ بۆی هەموو کەسێک ناتوانێت بڵێ تۆزێ ئیشەکەش تۆزێ قورسە ئەم حیوانە ئەبێ بیبڕێتەوە نەیبڕێتەوە ئەو بۆ خوریەوە نابێت لە هاوینا گەرمایە بێت بێتاقەت دەبێت نا لە وەرە لە دەشتا و گەرە و خوری لێ بکەیتەوە هیچی پێوە نەمێنێت جاران خوریەکەشی ئەبریا یان برد پارەیە کرد خەڵکی فرۆشت بەڵام ئیساوە چەند ساڵێکە پارەوشی واش ناکات دەنگەی لێ بن بڵێ ئافرەت شتەی با خۆی ئایشۆرێتەوە جوان پاکی کاتەوە و لێفەیەکی لە دروستەکات یان دۆشەکێکی لە دروستەکات یا سەرینێکی لە دروستەکات هەبوو شتانە یعنی ئەوەنە نییە بڵێ تا ئیندێت هەر لێ ئەمێنێتەوە زۆری لێ ئەمێنێتەوە ئیتر خۆتان هەزانن ئەو هەموو برادران دانەشتن ئەمەشە هەمومان هەر ڕۆژی بڵێ بۆ ماڵێک وەکو هەرەوەزی وەکو گەلەدەست هەر ڕۆژی بۆ ماڵێک ڕۆژە بۆ ماڵی ئەمە ڕۆژە ماڵی ئەوەکەیتر ڕۆژە بۆ شوێنەکەیتر هەر ڕۆژی بۆ کەسێک برینەکەین هەموو مێکانی گولە داتەوە و بە ڕۆژێ بە هەرەوەزێ دێنەبانی هەمووی تەواوەکەین و هەر ڕۆژی بۆ کەسێک هەر ڕۆژی بۆ ماڵێک هەر ڕۆژی بۆ بڵێ خاوەن حیوانێک ولا سيامر عزل من ده شرط ولا سيامر ريك زيادرنا كمتر چەند جارێکیش مەکینە تاقی کراوەتەوە کە ئەوەی کە بڵێ ئەو خوری لێەکەیتەوە بەڵام ئیش ناکات لێرە هەموو خوری ئەو حیوانە پاک نییە بڵێ پیسی زۆرتایە گیای ئینتیایە گیای دەشتیە لە سیازاخی پێڵە نێمە ئەوەی زۆرتایە و خۆڵی تایە ئەو مەکینەی تیا ئیش ناکە ئەبێ ناچار بەس بەمە ئیش بکەیت و ئەمە بەکاربێری ئەمە نەبێ نابێ چەند جارێک ئەو مەکینەمان بەکار ئاوردووە ئیتر ئەمەش تا ڕادەیەک جاری وە هەیە هیلاکە بێ کە ئیتر کەسی شارەزامانەیە جوان هەسانی لێدا و دووبارە تیژێک کاتەوە تیژی نەکاتەوە ئیش ناکا بێ تیژی کاتەوە ڕێکی کاتەوەمان دۆزە ئێمەش ئیشەکەی پێ ڕابڕێنین حسام برنامج قد